نەریمان و جەمیلە بۆچی لە بەردەم کامرە ماچ یەکتری دەکەن؟ خێزانەکەی مەشروبی دەخواردەوە جگارەی دەکێشە؟ قاپ بۆ خێزانەکەی دەشواتن؟ سوودیچیان هەیە بۆ کۆمەلگا. تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. نەریمان و جەمیلە دوو کەسایەتی دیاری نێو سۆشیال میدیان ئێستا ناوبانگێکی زۆریان هەیە لە چەناڵ یوتیوب و لە تیکتۆک. نەریمان لە ڕاستیدا هەر ناوی نەریمانە، خەڵکی شاری هەولێرە. خێزانەکەشی ناوی جەمیلەیە، بەڵام لە ڕاستیدا ناوی جەرمیلەیە کە دەکەوێت کوردی دەبێت بە جەمیلە، خەڵکی وڵاتی چیکە. لە ئێستادا خاوەنی دوو منداڵن، منداڵەکانیان هەردوو کوڕن بە ناوی زەکەریا و سەمیر. نەریمان و جەمیلە یەکەمین هاوسەر نەبوون کە بەجوود دەرکەوتن، پێشەوە چەندین هاوسەری تریش بە دوانە بە دەرکەوتون. بەڵام پرۆگرامی نەریمان ئەوە بوو کە بە خەڵک بڵێ خێزانی سەرکەوتوو دەبێ وەکو ئێمە بێ، هەموو کات یەکتری خۆش بێ و ڕێز لە یەکتری بگرێ. بەڵام جیاوازی نەریمان و خێزانەکەی ئەوەیە تەنها بە قسە نا، بەڵکو بە کرداریش بە ڤیدیۆ بۆ خەڵک دەسلمێنن، بە بەردەوام پێی دەڵێ زێڕی زەرد وە قاپی بۆ دەشوە، وە کامێرەکە ڕوو لە خۆی دەکا و ماچی دەکا لە پێچاوی هەموو خەڵک ڤیدیۆیەکان بڵاو دەکاتەوە. دەڵێ پێویستە هەموو خێزانە کوردەکانیش ئاوا بن لەگەڵ خێزانیان. وەو کارەی نەریمان دێکا بۆتە جێ ڕەخنەگرتن و ڕەخنەبارانیان دەکەن. دەڵێن چۆن دەبێ پیاوقاپ بۆ ژنەکەی بشووە، چۆن دەبێت لە پێش کامێرە هاوسەرەکەی ماچ بکە. ئەویش لە وەڵامدا دەڵێ پێویستە ئێوە لە ئێمە فێر بن، چۆن هاوسەرەکانتان خۆش بوێتن چاو لە ئێمە بکەن. و لە وەڵامیشدا دەڵێ چەندین هاوسەر بۆ ڤیدیۆیانەی من کە دەبینن من چی دەکەم لەگەڵ هاوسەرەکەی خۆم، ئەوانی ژوا دەکەن و ئێستا خێزانێکیان بووتە خێزانێکی تەندروست. نەریمان و جەمیلە چۆن یەکیان ناسی؟ لە وڵاتی بەریتانیا نەریمان و جەمیلە یەکتریان ناسی. ئەو کاتێک یەکتریان ناسی، جەمیلە تەنها تەمەنی 18 ساڵ بوو. لە ساڵی 2005 جەمیلە بۆ خوێندن چوو بوو بۆ وڵاتی بەریتانیا. ئەو کاتە سوتفەی کرد بوو جیرانی ماڵی نەریمان بوو، ئەو کات تعارف دەکەن. نەریمان هەر لە یەکەم بینینی جەمیلە عاشقی دەبێتن و داوای هاوسەرگیری لێ دەکا. بەڵام ڕاستەوخۆ جەمیلە ڕازی نابێتن و دەگەڕێتەوە بە وڵاتەکەی خۆی. دوای گەڕانەوەی بە وڵاتەکەی خۆی هەر کۆتاکتیان دەمێنێ. پاش 3 مانگ خێزانەکەی ڕازی دەکات جەمیلە بۆ ڕازی دەمکە هاوسەرگیری لەگەڵ نەریمان بکە، و لە ساڵی 2006 هاوسەرگیری دەکەن، تاکو ئێستا لەگەڵ یەکتری دەژین و خاوەنی دوو منداڵن. وە خەڵکێکی زۆریش پرسیار ئەوەی لێ دەکەن ئەی ئەگەر ژنت کورد بە ئەوروپی نەبە ئەوەندە ماچت دەکرد لە پێش کامێرە؟ ئەوش لە وەڵامدا دەڵێ بەڵێ زۆر ئاساییە بۆ ئەوەی بتوانم پرۆگرامەکەم جێبەجێ بکەم و خەڵک وەکو ئێمە باش بێ. بەڵێ بۆنە. بە خەڵکی پرسیار ئەوشی لێ دەکا ئەوەندە نەریمان ماچی ژنەکەی دەکا، ژنەکەی ئەوەندە ماچی ناکە. ئەوش لە وەڵامدا دەڵێ بەڵێ ئەویش ماچم دەکا، بەڵام لە شوێنی تاریک، بۆ نمونە لە کاتی شەودا. وە زۆر کەسیش دەڵێن نەریمان لەبەر ئیقامە هاوسەرگیری کردووە. نەریمانیش لە وەڵامدا دەڵێن نەخێوانیە، لەبەرەوەی ئەو کاتێ من ئەو مینە من ئیقامەم هەبوو جنسیەشم هەبوو، بەڵکو بگرە ئەو لەسەر ناوی من جنسیە بەریتانیا وەرگرتووە، لەبەرەوەی خاوەن پاسەپۆرتی چیکە ئەو من ئی بەریتانیام هەیە. بۆ زۆر کەسیش بە پیاوە مونەرمەکە بانگی دەکا، دەڵێ زۆر لە لای من ئاساییە ئەگەر مونەرم بم یاخود ئۆمەر بم، لەبەرەوەی خۆێزانی خۆم خۆش دێ و یارمەتی دەدام. لەبەرەوەی ئێمە لە وڵاتێک دەژین هەردووکمان کار دەکەین، کاسبی دەکەین، وەکو یەکتری خزمەتی ماڵەوە دەکەین و مەسرف دەکەین. پێویستە هەردووکمان لە یەک ئازدابین، بۆیە هەردووکمان ڕێز لە یەکتری دەگرین و یەکتریمان خۆش دەوێت. ئەوە ناکاتە مونەرمی. ئەگەر ئێوە وا تێدەگەن ئەوە وا تێ بگەن کە من مونەرمم. خێزانەکەی نەریمان بۆ مەشروبی دەخواردەوە و بۆ جگارێ دەکێشە، وەروە بۆ گۆشتی بەرازی دەخوارد.
نەریمان باز لەوە دەکاتن خێزانەکە پێش ئەوەی ببێت بە ئیسلام مەشروبی دەخواردەوە و جگەرەی دەکێشە و گۆشتی بەرازی دەخوارد بەڵام زۆر شکر بۆ خوا ئێستا خێزانەکەم بۆتە بە ئیسلام لەسەر دەستی خۆم وەروەها ئێستا 5 فەرزە نوێژی دەکا وە قورئانیش دەخوێنێ و لە ڕێگای خۆمەوە پێشانمدا دینی ئیسلام چەندە جوانە پێشەوەی من بیهێنم ئەو شتانەی بەکاردەهێنا بەڵام ئێستا ڕێگا ڕاستی گرتووە و بۆتە بە کەسێکی تر وە زۆر مرتاعیشە لە دینی ئیسلام وە لە هەموو لایەکەوە خەڵک دەڵێتن نەریمان ئەو شتانە دەکا لە پێش کامێرا تەنەها بۆ ئەوەی ڤیو کۆ بکاتەوە تەنها بۆ ئەوەی بەناوبانگ بێ ماتی خێزانی دەکا و قاپی بۆ دەشوا و چێشتی بۆ لێدەنێ لە دوای کامیرا ئاوانینە لەگەڵ یەکتری نەریمان دەڵێتن ئێمە لە پێش کامێرە زۆر شت ناکەین بەڵکو بگرە دوای کامێرە زۆر شتی تر دەکەین و لەگەڵ یەکتری زۆر باشترین ئەمە تەنها قسە و قسەلۆکە ئەوەی ئێمە دەکەین شتێکی ڕاستەقینێ و لە واقعەتی خۆمان مەوجودە ئەوەی ئێمە دەیکەین شۆ نییە بەڵکو بگرە ڕاستی و زۆر زیاتریش دەکەین وە پرسیاری ئەوەشی بۆ دەچێتن مادام تۆ کەسێکی ئەوەندە بەدین و تەقواداری چۆن لە پێش کامێرە لە پێش چاوی خەڵک خێزانەکەی خۆت ماز دەکەی و تەسوی دەکەی و دەیخیتە نوێی و سۆشیال میدیا ئەویش لە وەڵامدا دەڵێ بەڵێ ڕاستە ئەگەر بە گوێرەی دین بێ ئەمە ڕێگە پێنەدراوە بەڵام ئەگەر بە گوێرە عادەت و تەقالید بێ ئەمە زۆر شتێکی ئاساییە لە زۆربەی وڵاتان ئەم شتێ زۆر نۆرمالە وە پرسیاری ئەوەشی لێ دەکەن ئەگەر خێزانت و دایکێت پێویستیان بە گورچیلە بێ گورچیلەی خۆت دەدەی بە کامیان ئەوش لە وەڵامدا دەڵێ دەیدەم بە خێزانەکەم لە بەرەوەی دایکم بە تەمەند بووە و چەند ساڵێکی باش ژیاوە بەڵام خێزانەکەم تەمەنی بچووکە و گەنجە بۆیە دەیدەم بە خێزانەکەم وەروە ئەم قسەی نەریمان ڕخنەیەکی زۆری بەدوای خۆی داهێنا لە نێو سۆشیال میدیا ئەی تۆ وەکو بینەرێک ڕەئیت چییە لە کۆمنت بۆمان بنووسە تاوەکو ئێستا نەریمان و جەمیلە سوودێکیان هەبوو بۆ کۆمەڵگا نەریمان لە وەڵامدا دەڵێ خەڵکێ چاوی لە خێزانەکەی مەدەکاتەوە چەند کەسمان گەڕاندۆتەوە لە تەلاق پێویستە خەڵکی زۆر بن وەکو ئێمە چاو لە ئێمە بکەنەوە وە خۆشبەخت بژین تاوەکو ئێستا چوسێ دێکتان لە کاکە نەریمان و جەمیلە خان کردووە وا دیارە خەڵکێکی زۆر سەیریان دەکە و بینەرێکی زۆریان هەیە وا دیارە زۆر سەرکەوتون و خەڵکێکی زۆریش چاویان لێ دەکاتەوە خێزانەکانیش ئاش بوونەوە لەگەڵ یەکتری بەهۆی ڤیددیۆیەکانی کاکە نەریمان و جەمیلە خان هیوادارین نمونەیان زیاتر بێ و هەر زیاتریش بێتن زۆر سوپاسان دەکەین بۆ سیرکردنی تەواوی ڤیددیۆیەکەمان و پێتان خۆشە چ کەسایەتێکی تری بەناوبانجی کوردستان راپۆرتی لەسەر بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وە لایک و کۆمنت و شێریشتان لەبیر نەچێ هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.